چاودێرەکەی لە ناو گەنجەکانی ئێمە زۆر زۆرە ڕەونەق دەداتەوە کە هەر شتێک لە کۆمەلگای ئێمە ڕوودا زۆر گەنجمانەیە چاودێرەکەی لەو شتە دەکاتەوە بە هیوام هەموو گەنجێک چاودێرەکەی نەکە بە هیوام هەموو گەنجێک داهێنانە نوێ دروست کاتن ئەمە لەو وڵاتەی کچکەین ینی لەو کوردستانە خۆشە ینی نەبی شتەشی جوان دروستکرێ لۆ گەنجەکان دەبی هیوایان بە خۆیان هەبی کە هەموو شتش دروستکەن کە بوونیان هەیە لە ناو کۆمەلگا گەنج لە ژیانی خۆی داهێنەر بیتن ڕژبین نەبیتن باوەڕی بەخۆی هەبیتن ینی ئەو شتانێک کە دێتە پێشی ینی مەراحلە ینی پێویستە بە سەریدا زاڵ بیتن ئەجار لە هەر مەجالێکی لە مەجای خوێندن بیتن کە سابەت بی ئیشکار بیتن بتوانیتن لە خۆی داهێنان بکاتن لە ژیانی ڕۆژانێک خۆی وە ڕژبین نەبیتن. ئیرادە شتێکی مهمە بۆ ئینسان بەگشتی و هەروەها بڕوابوون بۆ بڕوابوونی ئینسان بە خودی خۆی بۆیە لێرەدا پێویستە ئینسانەکان ئیرادەیان هەبێ کاتێک ئیرادە نەبوو ناتوانانی گۆڕانکاری لە خۆتدا بکەیت واتە کاتێک ویست گۆڕانکاری بکەیت ئەبێ ئیرادەت هەبێ بۆیە من ئیرادە بە شێوێکی گشتی لەنێو تاچی کورد بەلاوا دەزانم بۆیە لە سەدەی 21 و لە پێشکەوتنی جیهان بە شێوەیەکی سەریع لە سەدەی 21 پێشکەوتنی جیهاندا پێویستە ئیرادەی کوردیش پێشکەوت تو بێ بەتایبەتی ئیرادەی گەنجەکانمان بۆ ئەوەی ببینە مجتەمەعێکی عەسری مەدەنی